بسم الله الرحمن الرحيم. خۆشحاڵ بووم لەگەڵ هەندێک برای بەڕێز سەردانی مامۆستا عەبدولەتیف لە شاری سلێمانی بکەین بۆ زیاتر بۆ ئەوەی هەندێک پرسیار و دەنگۆ هەیە کە لە فەیسبوک بڵاو بووەتەوە گوایە یەکی لەو پەیجانە نووسیوێتی دکتۆر عەبدولەتیف دەڵێ وەک پێغەمبەر نامۆ بووم لە شارەکەم بۆیە بەرەو هەولێر کۆچ دەکەم ئینشاء الله تعالى لە گوندی ئیتاڵی نیشتەجێ دەبم یان لە شوێنتر وتراوە شاری سلێمانی جێ دێڵم ئەڕا بۆ شوێنێکی تر اینجا بۆ ئەوەی ڕاستی و درۆی ئەم قسە بزانین پێمان خۆش بۆ پرسیارەکە ئاراستەی مامۆستای بەڕێز بکەین. مامۆستا تا چی ڕادێک ئەم قسانە ڕاستە؟ یاخوا بەخێر بێن. بارك الله فيكم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. والله جاري سەرەتا پێش وەڵامی قسەکان بدەمەوە بە سەراتێکی خۆش هەیەک لە سەبارەت بە پێغەمبەر یوسف عەلەیهی سەڵات وەسەلام کاتێکە لایەن براکانی وەخرایە ناوبیرەوە و دوای دەرهێنرایەوە هیچێک دێ پرسیار لە مامۆستایەک دەکە دەڵێ مامۆستا زەحمە نەبێ کچی کام پیاو چاک بوو کە خستیانە ناو بەحرێکەوە خنکاندیان هیچ دەڵێ وەڵا نازانم من کامت بۆ ڕاستکەمەوە بەخوا کچ نەبوو کوڕ بوو دومیشیان کچی پیاوچاک نەبوو کچی پێغەمبەرێکی خوا بوو کە کوڕی پێغەمبەرێکی خوا بوو کە زۆر لە پیاوچاک گەورەترە و بەحریش نەبوو بیر بوو و هەروە نەشخنکە دەریان هێنایەوە. جاستە کۆمەڵشتی باس کراوە کە هەڕستان کرێستا کوای من و تومەوەکو پێغەمبەر نامۆ بووم عەلەیهی سەڵات وەسەلام لە شارەکەم بۆیە جێی دێهێڵم حاشا وەکەلا ئەوەلەن من حەدم نییە خۆم بشوبێنم بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەری خوا تاجی سەرمانە ئیماممانە پێشەوامانە قودوەمانە تەمەنامان دەکرد تاڵەموویەک بین لە قژی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و لاشەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەک من خۆم بەو بچوێنم حاشا وەکەلا مە بوهتانە. دووەم درۆ کەوت پێتم من نامۆ بووم لە شارەکەم وەڵا الحەمدولله لە شارەکەم زۆر معەزەز مکەڕەم سوپاس بۆ خوای گەورە داوە دەکەین و الحەمدولله بانگەوازیمان هەیە و چالاکێکی زۆر سپاس بۆ خوای گەورە کەناڵی ئامۆژگاری ئەکادمیای ئامۆژگاری ڕێکخراوی ئەمین مزگەوتی بەهاشت زانکۆی زانستی سلێمانی کۆلێژ زانستی ئیسلامیەکان و بنکەی بەهاشت و حوجرەی فەقێ الحەمدولله خوا لێمان قبوڵ کە بەردەوام داوە و خزمەت بەردەوامە خوای گەورە نیەتمان خاڵس کاو و ئەهلی سلێمانیش بەتایبەت دەڵێم وەڵڵاهی خاوەنی فەزڵ و چاکەن بەسەر ئەم داوەیەوە الحەمدولله خۆشەویستن ڕێزدارن و خۆشم دەوێن و خۆشیان دەوێن لله الحەمد والمنە نامۆ بین لە ناو شاردا ئەبەدەن. ئەمما ئینسانی ئیماندار لای بێ ئیمان و دژە دین و دووڕوو منافق نامۆیە طەبعاً هەروەکو چۆن ئەوانش لای ئێمە نامۆن ئەوەش مای سەربەرزیە کە منافقێک و مولحیدێک تۆی خۆشنەوێ ئەوە جێگای دڵخۆشیە نەک منافق و مولحید تۆی خۆش بوێ. درۆی سێهەمیان گوایە من و تومەوە سلێمانیم جێهێشت حاشاوەکە لە وەڵام من لە ماڵم بە سلێمانیە و سلێمانیم جێ نەهێشتووە و بە نیازیش نیم جێ بهێڵم بە ئیزنی خوای گەورە و گۆڕۆپان بۆ کەس چۆڵ ناکەین ئینشاءالله. بەڵام هەموو شارەکانی کوردستان من هەر بە سلێمانی دادەنێم و سلێمانیش بە شارەکانی تر دادەنێم بەنابنەوە ئەو جیاوازیە سیاسی کە خەڵکانێک دەیکەن ئەوە هەولێر ئەوە سلێمانی ئەوە دهۆک لای ئێمە الحەمدولله ئەو شتانە نییە. سلێمانی بێ دهۆک بێ لە هەر کوێیەک بژین بە ئازادی خۆمان حەق خۆمان دەزانین لە هەر کوێیەک بژین. ئەمڕۆ لە سلێمانیم سبەینێ لە هەولێرم دوو سبەی لە کەرکووکم سێ سبەی لە دهۆکم ئاساییە و نە عەیبەیە نە بێشەرعیە نە بێ قانونیە و نە لە سلێمانی بوونمان یعنی ئێمە یەکێتین و نە لە هەولێریش یعنی ئێمە پارتین و نە لە کەرکووکیش یعنی ئێمە باسین. ئینسانی مسڵمان لە هەر کوێیەک بێ عەبدەتی بۆ خوا دەکا و خزمەت بە دینی خوا دەکا الحەمدولله مسڵمانانی هەموو شارەکان برای ئێمەن ڕێزیان هەیە حورمەتیان هەیە خۆشمان دەوێن الحەمدولله. بوهتانی چوارەم گوایە وەڵام من لە گوندی ئەڵمانی دانیشتم سوبحانەکە ئەدە بوهتانی وتمان چی بکەن کوێ ئەڵمانی نازانم ئیتاڵی ئەڵمانی هەرچی بە هەمووی درۆ دەلەسێ طەبعاً بۆیە گلەیمان لەو کەسانە نییە کە ئەو شتانە دەنووسن چونکە کەسی بێدین و کەسی ناحەز
بێگومان درۆ دەکا بۆ سەرخستنی بێدینیەکەی خۆی بۆ ناشرینکردنی ئەهلی ئیمان بەڵام چێکای ئەسەفە ئیماندار ئەوەندە ساویلکە بێ بەو درۆ دەلەسە و ئیشاعاتانە بخەڵەتێت و بێت لە جیاتی ڕەدیان بداتەوە و پێیان بڵێ لە خوا بترسن بێ قسەی ناشرین بکە. ئەنجا ئایا موسڵمان ئازاد نییە لە هەرچوویەک دانیشێ؟ لە سلێمانیش دانیشم، لە هەولێریش دانیشم، لە دۆژی دانیشم، لە هەرچوویەک دانیشم ئاسایە بەلای منەوە، بەڵام ماڵم لە سلێمانیە و بەنیازیش نیم سلێمانی چۆڵکەم و لە هەمان کاتیشدا شارەکانی تریش هەر بە شاری خۆم دەزانم و بە شاری هەموو کوردێکی ئەزانم. خوای گەورە یارمەتی دەرمان بێ، نیەتمان خێرکە، ئەخیرمان خێرکە، پشتیوانمان بێ بۆ خزمەتی ئیسلام و موسڵمانان بە خاتری ناو جوانەکانی وە سیفاتە بەرزەکانی. چێش دەیەوێ حەسەناتی خۆیمان بۆ بنێرێت و ئەخلاقی خۆی دەرخا کە بریتیە لە پارچەیەک دەمشڕی و بێڕێزی و بێ ئەدەبی ئەو خۆی با پێناسی خۆی بکات لە کۆمنت داشتی ناشرین بنووسێت، کەس ڕێگای لێ نەگرتووە و دەرگا واڵایە. بەڵام ڕۆژی قیامەت ئینشاءالله هیچ حەقێک بەزایە ناچێت. خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش بێت، ئەوانەی کە نیەتان ڕزابوونی خوای گەورەیە. بەختەوە بن بەڕێزەکانم، خوای گەورە ئەخیرمان خێرکات. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه. ئێوەش بەخێر بن یا ڕەبی. خوا پاداشتان داتەوە. وەسەلام عەلەیکم.